تیوار نیوز زانیاریکی مەترسیدار لەسەر دیناری عێراقی ئاشکرا دەکات. بە پێی سەرچاوە باوەڕپێکراوەکانی تیوار نیوز، ماوەی هەفتەیە کە کۆماری ئیسلامی ئێران لە شاری سلێمانی و لە بازاڕی ئاڵوگۆڕەکانی دراودا دەستی کردووە بە بردننی دیناری عێراقی بەرەو ئێران. لە پێشوودا ئاڵتون و دۆلاری ئەمریکیان دەبردووە. ئێستاش دەستکراوە بە بردننی دیناری عێراقی، کابڕەکەی ڕۆژانە بە دەیەها ملیار دینار دەخەملێنرێت. مامەڵەکە بە تمەنی ئێرانی دەکرێت کە خۆیان چاپی دەکەن و بەهای لەسەر دراوی نێودەوڵەتی نییە. هەروەها دیناری عێراقی بە نرخی زیاد لە خۆشی دەکڕن. چاودێریکی ئابووریش بە تیواری ڕاگەیاند. ئەمە پێشهاتێکی مەترسیدارە و مەبەست لێی دروستکردنی هەڵئاوسانی ئابووریە لە هەرێمی کوردستان و عێراقدا.